هەر کەسێک کە بیەوێت لە سوشال میدیا حاڵەتێکی ئاوا دروست کات یان حاڵەتێکی ئاوا استغلال کا لە خوێندکارە کچەکان تهدیدیان کا یاخود داوای پارەیان لێ بکە یاخود بە هەر شێوەیە لە شێوەکان هەم ئەو خوێندکارانە ئەتوانن پەیوەندی بکەن بە هێڵی گەرم 131 بۆی جیهازی ئەمنی وەتەنی دێتە سەر خەت و ئیجراعاتی خۆیەکا بۆی بتوان ئەو مجرمانە دەستگیرکەن و محاسبەی یاساییان کەن و هەلێرێشەوە بە هەموو ئیدارەی مەکتەبەکان ئەڵێم کە لەمە دووە هاوکار بن لەگەڵ جیهازی ئەمنی وەتەنی و خوێندکارەکانی خۆیان ڕۆشنبیرکەن لەسەر ئەم بابەتە و بە دایکان و باوکانیش ئەڵێم هیچ شەرمی ناوێ هیچ ترسی ناوێ لە بوونی هەر حاڵەتێکی ئاوا من تکاتان لێکەم اتصالکەن بە جیهازی ئەمنی وەتەنیەوە بۆی بتوانین ئەو مجرمانە دەستگیرکەن و بە سزایەکی توندی یاسایی سزایان دەن. ڕابردووە ئەم حاڵەتانە ڕوویداوە بەڵام بە هۆی هەندێک یعنی هۆی عشائری یاخود هۆی کۆمەڵایەتی نەتوانراوە ئەنی سکاڵای یاسایی تۆمارکردن لە جیهازی ئەمنی وەتەنی بەڵام ئێستا خۆشبەختانە هێڵی گەرمیاندانەوە ئەتوانی لە ماڵی خۆیانەوە پەیوەندیان پێوە بکەن و ئەوانیش ئەکسەر دێنە سەر خەت و ناویانیش پارێزراو ئەبێت و هیچ کێشێکیش ڕوو نادات. بەڵێ هەموو قوتابخانەکانی کچان ئەگرێتەوە لە شاری کەرکووک و بۆ لەمە دوای بەردەوام شەبێ ئینشاڵڵا.